گرنگیدان بە گەشتوگوزاری شوێنەوارە دێرینەکانی پێكهاتەکان لە هەرێمی کوردستان یەکێکە لەو پرۆژانەی کە ڕێکخراوی مەسەلە بە هاوکاری حکوومەت و پەرلەمان کاری لەسەر دەکات تا لەو ڕێگەیەوە گرنگی زیاتر بەمکەرتا بدرێت و هاتنی گەشتیاری ئاینیش بۆ شوێنەوارە دێرینەکان زیاد بکرێت. لە هەرێمی کوردستان بە گوێرەی ئاماری سەندیکای شوێنەوارناسان 8,000 ناوچەی شوێنەواری هەیە کە بەشێک لەو شوێنەوارانە شوێنەواری ئاینین و ساڵانە خەڵک وەک گەشتیار سەردانی دەکەن. لەوەتی حکوومەتی هەرێمی کوردستان دروست بووە و تیمی بیانی ڕووی لە کوردستان کردووە و بەکارهێنانی تکنۆلۆژیای تازە و پێگەیشتنی کەوادری شوێنەواری کوردی لەگەر ئەو تیمانەکە کار دەکەن دەتوانم ئێستا بڵێم هەرچەندی ئەعلان نەکرا بەڵام خۆی مەزندە دەکرێت لە 8,000 ناوچەی شوێنەواری ئەو ناوچانە جۆرا و جۆرن هەندێکیان هیچ ئاغا بەردینەکان وەکو ئەشکەوتەکان هیچ کە هەیە سەردەمی ئیسلامە و ئەو سەردەمانەی کە یەک بە دوای یەک دادێتن هەر لە سۆمەری بگرێت تا دەگاتە فترەی ئیسلام. لە ساڵی 2018دا 3,057,000 گەشتیار هاتنە هەرێمی کوردستان و لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 1,750,000 گەشتیار هاتوون. با گوێرەی و پلانەی دانراوە کار دەکرێت دەو ڕێژەیە لەم ساڵ بگاتە 3,500,000 گەشتیار. وتەبێژی دەستەی گەشتوگوزاریش دەڵێت بەشێک لەو گەشتیارانەی کە دێن گەشتیاری ئاینین. گەشتوگوزاری ئاینیەکێکە لە جۆرەکانی گەشتوگوزار لە هەرێمی کوردستان لە ساڵی 2012ەوە کارمان لەسەر کردووە و دیتان چەند لە ڕووی ڕێبەری و لە ڕووی ئیشکردن و نۆژەنکردنەوە کۆمەڵێک هەنگاومان ناو بەڵام زۆری ماوە و ساڵانە ژمارەیەشی زۆر گەشتیار بە و ناوەی شوێنە ئاینیەکان دێ بۆ هەرێمی کوردستان بۆی ئێمە گرنگە لە ڕووی گەشتوگوزاریەوە و بەرهێنان لەم بوارەدا بکەین گرنگی زیاتری پێ بدەین. لەگەڵ هاتنی تیرۆریستانی داعش بۆ عێراق و سنوورەکانی هەرێمی کوردستان بەشێک لە شوێنە ئاینیەکانی پێكهاتەکان وێران کران و بەشێک لە شوێنەواریەکانیش بۆی تونێڵی تیرۆریستانەوە تێک چوونیان شێوێندران. بۆ ئێستا بە پێویست دەزاندرێت ئەو ناوچە شوێنەواریانە نۆژەم بکرێنەوە تا ببێتە سەرچاوەیەکی دیکەی ئابووری و کەرتی گەشتوگوزاری پێ ببژێندرێتەوە. هەڵگورد ئەحمەد، کوردسات نیوز، هەولێر.